سڵاتان لێبێت ئازیزان و خۆشەویستان بەخێربێن بۆ وانەیەکی تر لە کورسی نێتوەرک پلس لەم وانەیە سی وەرکستیشن دەکەین. وەرکستیشن چییە؟ وەرکستیشن بە ئاسانی کۆمپیوتەرێکە کە کۆمپانیەکان یاخود پیشەگەرەکان ئەوانەی کە پیشەیان هەیە وەک پیشەی مۆنتاژ، پیشەی ئەنیمەیشن، ئەوانە پێویستیان بە وەرکستیشنە، پێکهاتەی بەهێزی تێدایە کە جیای دەکاتەوە لە کۆمپیوتەری کەسی ستاندارد. کۆمپیوتەری کەسی ستاندارد یعنی ئەو کەسێک کە لاپتۆپی هەیە خود کۆمپیوتەری هەیە مواسەفاتی نۆرماڵە، یعنی تەنها بۆ پێکردنی بەرنامەکانە، بەرنامەکانی ئۆفیس بێ یاخود ئینتەرنێت بێ، ئەوە پێ دەڵێن کۆمپیوتەری ستاندارد. بەڵام تۆ ئەگەر بەرنامەی ئەندازیاری قورس بخەیتە سەر ئەم کۆمپیوتەرە ستاندارد تەحمولی ناکە و هەروەها ئەگەر ئیشیشی پێکرد ناتانی ئەو ئیشەی لێ بکەی کە تۆ دەتەوێ. هەندێک جار کۆمپیوتەرەکەش دەسووتێنی، هەندێک جار کۆمپیوتەرەکە شتێک دەدا، کێشەی زۆریشت بۆ دروست دەکا و ناتوانانی بەکاری بهێنی بۆ بەرنامەی ئەندازیاری قورس بۆ نمونە، یاخود گەر تۆ بتەوێت ئەنیمەیشن دروست بکەی لەسەر لاپتۆپێکی کەسی ستاندارد ناتوانانی بیکەی. کەواتە ئێمە لەم نووسراوە باسی وە دەکەین کە وێزگەی کار کۆمپیوتەرێکە باشە کە جیا دەکاتەوە لە کۆمپیوتەری ئاسایی چونکە میمۆری و سیپیوی خێرای تێدایە. سەرڕای ئەوە یەک یان زیاتر لە مۆنیتۆری بەرزیان هەیە، کەواتە وەرکستیشن دەتوانێت 3-4 TV 3-4 شاشەی مۆنیتەری بەرزیان بۆ دابنێ و هەروەها زۆر بە ئاسانی کاری لەسەر دەکرێت. بۆ بینێنی دیزاین و وێنە ئاڵۆزەکان بۆ بەکارهێنەران ئاسانتر دەکات. وەک دەزانن ئەوانەی کە بواری مۆنتاژن کە ڤیدیۆ مۆنتاژ دەکەن پێویستیان بە بچووکترین دیتێلزی ڤیدیۆکە هەیە، یاخود ئەو کەسانی کە ئەنیمەیشن دەکەن پێویستیان بە 3-4 تەلەڤیزیۆن هەیە تاکو و کارەکەیان ئاسانتر بێ. حتا ئەوانش کە ئەندازیارن پێویستیان تەلەڤیزیۆنەکان گەورەتر بن، ئەوەندە کارەکەیان ئاسانتر دەبێت. وەرکستیشن ئەوەشیان بۆ ئاسان دەکات. با بێن بە شێوازێکی تر باسی هەر وەرکستیشن بکەین. دەڵێت وێزگەی کار کۆمپیوتەرێکە کە تواناکانی ئاسان نین وەک باسمان کرد، چونکە تایبەتمەندی هاردوێری خێرایان تێدایە. لە CPU و میمۆریەوە دەست پێ دەکات تاکو هاردیسکی و کارتی شاشەی گەورە. سەرنجام نرخیان بە خۆناخ لە نرخی کۆمپیوتەرە ئاساییەکان گرانترە. جیاوازی نێوان کۆمپیوتەری ئاسایی و وێزگەی کارکردن چییە؟ جیاوازی نێوان کۆمپیوتەری ئاسایی و هەروەها وەرکستیشن هاوشێوەی جیاوازی ئۆتۆمبیلی ئابووری و ئۆتۆمبیلی پێشبڕکێیە. تەمان جیاوازیەکە لێرە لەوانەیە لاتان دووربی لە مۆزوعەکە، بەڵام وەک تێگەیشتن زۆر بۆتان ئاسان دەکات. کاتێک دەپرسن کۆمپیوتەری ئاسایی چ جیاوازی هەیە لەگەڵ وەرکستیشن، سەرڕای ئەوەی کە گوتمان ئێمە وەرکستیشن CPUی بەهێزی تێدایە، میمۆری بەهێزی تێدایە، هاردی زیاتری تێدایە، لەوانەیە چەندین GPU لەخۆ بگرێتن وەک کارتی شاشە، توانای زەبەلاحی هەیە. بەڵام کۆمپیوتەری ئاسایی کە تۆ هەیتت بۆ نمونە ناتانی بەرنامەی زەبەلاحی لەسەر پێ بکەی، ناتانی کاری قورسی لەسەر ئەنجام بدەیت، تەنها بۆ بەکارهێنانی کەسی کرایە یاخود تەنها بۆ بەکارهێنانی بەرنامەکانی ئۆفیس کرایە. گەشتینە کۆتایی ئەم ڤیدیۆیە کە باسی وەرکستیشنمان کرد. تاکو ڤیدیۆیەکی تر خوداتان لەگەڵ.